ڕەنگە هەمومان پرسیارێکمان لا دروست بوو بێت کاتێک کە نابینایە کە بینین ئەپرسین ئاخۆ تۆ بڵی خەونەکان یاخو خەوەکان لای ئەمان چۆن بێت ڕەنجی هەیە بەنجی هەیە ئاخۆ کەسبینی ئیجێڕنەوە خەوەکانیان بە چ جۆرێکی ئیجێڕنەوە باز لە دەنگەکانەکەن یاخو باز لە ڕەنگەکانەکەن یاخود ئایا هەستی نابینایەک چۆنە کاتێک کاگەڕێ بۆ شوێنێک کاتێک کە شوێنێکە دۆزێتەوە کاتێک کە کەسێک بەدەنجایی ناسێتەوە ئەم هەستا لەکوێوە هاتووە و چۆنیش کەسەکان و شوێنەکانیش ئەدۆزێتەوە لەگەڵمان نابن ڕای نابینەکانە پرسین. ئەوانەی کە لە زگماکیەوە نابینان ئەوە پێم وایە هەر هیچ ڕنگ و ڕەنگێکیان نەبینیوە هیچ شێوازێکیان نەبینیوە ئیسا لە تەمان ئێستا نابینم چاوم لێ نییە هەر نابینایم چاو ساقە هەر بە نابینایی بینی چاومە نەنووساڵەیەکۆ بەس هینەکەی بینایەکە نەماوە شارەزان بۆ خۆمانیان و ئەڕۆنتەوە ئەویشی کە بە گەورەی نابینابێت لێ بخەونی چاوی لە دەست بە بە چاساقی خەوە بینە و شتەکان ئەبینە بەخەو بەڵام بەڕۆژ کە خەبەری وە عینن خۆیەتی. خەو لای ئێوە ڕەنەکانی هەیە ئەوانەی کە لە زگماکیەوە نابینان ئەوە پێم وایە هەر هیچ ڕنگ و ڕەنگێکیان نەبینیوە هیچ شێوازێکیان نەبینیوە تا بتوانن وەسفی بکەن یاخود تەرکیز بکەنە سەری بەتایبەتی لە کاتی خەوەکانە بە تایبەتی لە کاتی خەوەکانیشە بەڵام ئەو کەسانێکەوە نابینا جیاوازە لەگەڵ کەمبینا ئەو کەسانی کەوا کەمبینان یعنی بەلای کەمەوە شتێک ئەبینن ئەوانە ئەتوانن ڕنگ لێک بکەنەوە و ئەتوانن ڕەنگی خۆر و هەور و با بڵێن ئاسمان و ئیتر ڕەنگی خاک و خۆڵ و ئەمانە لێک بکەنەوە. وەکویسە چۆن دانیشتوین هەروە بەدەنگ خەوەبینی بەدەنگ ئەیبینین خەو بەدەنگ وەکویسە خۆمان چۆن دانیشتوین و ئاوها هەر نابینای لە خەوە هەر نابین بینان بەدەنگ تۆ نازم تۆ فڵان کەسیت مەحمووی کەریمی ڕەحیمی ڕەسووڵی بۆ نمونە لە خەوەکەتە ئەگەر خەو ببینی بە هاوڕێکەتەوە بە خزمێکتەوە ئەڵی فڵان جلی لە بەریا بوو فڵان ڕەن بوو یان ئەوە تا ڕەنەکان ناتوانێت جاک ئێمە ڕێەکەی نابین بەدەم بە چاوساخی ڕەنگم بینیوە سەوز ئەزانم چۆنە و هینی چۆنە و سوور ئەزانم ڕینی چۆنە و بۆر ئەزانم چۆنە و ڕەش ئەزانم چۆنە و سپی ئەزانم بەڵام ئێستا ئیسا لە تەمان ئێستا نایبینم چاوم لێ نییە ئەوەختە لە خەوەکە هەر نابینایم چاو ساقە هەر بە نابینایی بینی بە دۆشێت دەبین چاوساقی خۆشە. وەڵام هە بە نابینای خەوە بینم بەڵێ زای باشە بڵین ڕەنوشتی وان نبین نەوەڵە لەخەوە شتم بە مناڵی نابینا بووم بۆهۆی ئەوە هەر نابینام لەخەوە بەس شوم لە سەوتی خەڵکە ینی بەس دەمەکانە سیا و بڵێنی خەزم و ئەنی خەوە بینی تۆ بەڵی بینم چاک بەینی چۆن ئیجێڕیتەوە مەسەن ئەگەر خەو بینی بە ناسیاویشی خۆتەوە چۆن ئیجێڕیتەوە بەڵارە هەڵم لە سەوتەکە بۆ و لە خۆما تۆم بینی و ئاوە زۆر هەرەوەڵە ڕەنیتیانێ و هیچ شتێکی نا ڕەنگیتیانە چۆن زانید من کاروانم ئەزوانم حەچی شوێن بێگەڕێی تۆی باش بۆ نمونە تۆ سەی تەلەڤیزیۆنێک یان بەدەنا هەستی پێکرد کە منم دەنگە ناسم چۆن حەدەنگی بێزانم باشە خەو لای ئێوە کاروان عوسمان چێوار
زۆر سپاس خەو لای ئێوە ڕەنی هەیە یاخوب تەنها دڵنی هەیە هەدەنی بەیانی خەوەکە چۆن ئەیجارنەوە ئێوە حرام کاروان ها بەلام قسەم لەگەڵاکە دوتەوە ئاراوەتر هیچی ناوێت باشە ئەی کە گەڕن بە مەسەرم بۆ شوێنێک وانە چۆن ئەتوان ئەو شوێنە بدۆزنەوە لای خەڵک زۆر پرسیارە هەڵەن چۆن ئەتوان ئەو شوێنە بدۆزن هیچ زەحمەتی نیە شارە زان بۆ خۆمانیێن و ئەڕۆینەوە باستکردن ماستی باستکردن ئەو شوێنە دۆزن تەبەنا با بچین لە ئەم بەڕێزە خەو کاکەسی فەرمو جان دێ کاکە سیروان خەو لای ئێوە چۆنە هەڵا هەروەکو کە حەجمانسا ئەردی کردی تەوانتر هەیە ئەوەی کە بڵین بە مناڵی نابینا ئابێت ئەوە تەمان خەوەکە بە هەروەکو ئێستا من چۆن قسە لەگەڵ تاکەم بۆ شێوە ئەیبینەوە ئەوەیشی کە بە گەورەی نابێت لێ بخەونی چاوی لە دەست بە بە چاساقی خەوە بینە و شتەکان ئەبینە بەخەو بەڵام بەڕۆژ کە خەبەری وە عین خۆیەتی من بەبەست وایە ئایا ڕەن و ڕنگ ئەوەی بینی بێتی ئەزانێ ئەویشی نەبینی بێ هەنازان بە بیستن ئەڵێ مەسن ئەوە ڕەشە ئەوە سوورە ئەوە زەدەوە سپیەوە سەڵەوە پەمەیە بۆ شتانە تۆ لە زگماچی و نبینا تەقمە من لە بناڵێ باشانی ئێستا هیچ ڕەنێک نازانی چۆنە نه هەر بەس بەویستن خۆ بکە بنەمبینیوێ ناوەڵە نایزان من نام عبدالقاهر رشيب كوري ما مصامل رشي حافظا باكم لا مزقوتا بيجشتوا باكم ملاي مزقوتي بنت بقي خوار محكمة أبو لبارة هسه كتو فرمود إما منار بنك لخدمتي درس معنا خن مثلا نقول با شو نزاني كورن بس بهستي بحاسة أرى والله أي كاتك خيب وجرانو شون خو كان يجران هو كبر تعبيرك أي بيني يقول أوام بيني وا جا نقول با أما شون أم تنبه يبلين تنبه قلبي علمي باطني أم باطنك بشيء بيجي بتقواك بيجي بۆ نمونە هەموو کەسێک کە خەو بینێ بۆ نمونە خەو بە تۆ بینم بانی ئەڵم خەیەکم بە تۆ بینی جلێشی پرتەقاڵی و لەبەرا بوو جلیشی بەم جۆر ڕەنە و لەبەرا بوو ئایا ئەو خەوەکانی بەم شێوەیە بوو ڕەنەکانی جیا کردو یاخود بەتەنها بەدەن بوو بەڵێ بۆ نامنا ئەی بینێت حرەکاتەکانی ئەی بینێت دوای ژێڕێتەوە بەڵێ ڕەنەکان جیا کاتۆ پێتەڵێ ڕەنەکان مەسەلا ئەمە ئەوەی بەڵامی تۆ وەکو شتێک یانی چرکەیەکە سێ چرکەیەتی بەڵێ حاسی خۆەتی بڵین ڕەنەکان ناتوانین بڵێم ڕەنی سوور ئەمەیە بەتەنها خۆی ئەڵێ مەسەلا فەرمی ئاواهی بوو زیاتر دەنا ئەڵێن ئەوان کە خەو بینن بەدەنڵێ بەس باوکی منەڵم باری خۆی حساب مامۆساکان لیان پرسە بە مەچەکی زەران مەچەشێکت بۆ فڵان کەس نیت پاش 10 ساڵ 20 ساڵ ئەو کاتی کە کەسێک بۆ نمونەگە بیناسیە دوای 10 ساڵ ئەگە دەستی بگرتایی و تۆ ئەرە وەڵڵاهی بەبێ کەسێکە قسەم ئەرە وەڵڵاهی بۆ بەڵگا حاجی شەخ سەلاری حەفید ماوە کاروان یعنی کە مردوو شۆتە خەوی و تێتی با مامۆسا مەلارشی بێ لەسەرم خوێنێ ئێستا هیچ لەو ئاسنگرانە ماوە کە لەو بەر قورئان وشتی لەبەرە کرد قورئان بە مناڵی وەکو لێرە بە گەورە بووە بۆیان خوێندوێتەوە لە بەڵێ بەوان خوێندەوە من ئێستا وەکو نابینایەک ئەم چاوم نابینێت ئەمانەمە بەس بەم چاوان ئەم دنیاە بینم من هیچ نابینێت ئەڵێن هەنێک کەس چاوساخە و بەڵام بەداخەوە زۆر جار کەم و کوڕەکان نابینن یاخود زۆر جار ناخۆشیەکان نابینن چاویشیان هەیە و بەڵام وەکو نابینایەک هەستیان نییە دوای ناوبڕێک ئەگەڕێنە وڵاتان لەگەڵمان نابن